ئێستا لە نێومان گرتوانی خانەقین ئەو خێوەتێک کە بۆ مای 27 ڕۆژ دامان نابوو لەلایەن پۆلیسی خانەقینەوە ڕوخێنراوە هاتوونە ژوورەوە هەر یەکسەر بەبێ هیچ ئاگادارکردنەوە و هیچ بیانوویەک یەکسەر باسی ئەویان کرد ئەم خێوەتە هەڵەگرن خۆتانیان ئێمە هەڵی بگرین هەرچەند ئێمە ڕێگریمان لەوە کرد بەڵام ڕێگەیان بۆ نەدانیست کەسێ 4 مەفرەزە لێرە بوون ئەستان بە ئەوەی خێمەکەیان کردەوە و وەکو ئێستا دەبینن مانگرتوان لێرە بەردەوا من هەر هەمویان لەسەر جادە دانیشتون خێوەتەکەیان لا بردووە بەڵام ئێمەش چاوەڕی تەدەخولی لایەنە حکوومیەکانەکەین لایەنەکانی مافی مرۆڤ دەستوری عێراقی کە مافیەوەی پێداوام خۆپیشاندان بکەم و ئێستا لا ببرێ بێەوەی مافەکانمان بێتەوە ئەمە دەست درێژیە کە بۆ سەر حڕیەتی تاکە کەس و بۆ سەر دەستوری ئەم وڵاتە ئەگەر دەنگی ئازاد ئەوها بەم شێوەیە سەرکوتە بکرێت ئایا دەبێت داهاتووی ئێمە چی بێت کەسانێک دەرچوین خۆپیشاندەرانێک دەرچوین دەرچوانێکین دەرچوین داوای مافی خۆمانەکەین بڕوانامەکانمان دانی پێ برێن لە زانکۆیەکی حکومیەوە ئەوها مامەڵەمان لەگەڵ دەکرێت ئەگەر ئەمە تەبەقەیەکی مسەقف بێت ئەوها مامەڵەی لەگەڵ ئاکرێت ئایا دەبێت خەڵکانی تر چۆن ڕەفتاریان لەگەڵ بکرێت